ڕێز و خۆشەویستی هاوڕێیان لە دەرەوە لایڤێکی بە پەلاو چەند دەقەیە قسە و باز دەکەین لەسەر سەردانی مەسرور بارزانی لە بۆ ئەمریکا کە بەڕای ئێمە میدیای مەسرور بارزانی چاواشی خەڵک دەکات، ڕاستیەکان لۆ خەڵک ناگەێنێت. لەو ڕوانگەوە ئێمە دەین هەندێک ڕاستی ئەوەی لای ئێمەیە بە خەڵک ڕادەگەێنین بۆی خەڵک ڕاستیەکان بزانێتن و چیتر میدیای ئەو دەسەڵاتە چاواشەی میلەت نەکاتن بەڕاستی. میدیای ئەو حزبانە لە هەندێکیاندانە هەرێکە و یەک دنیا مینبەری گەورە و سێبەر و ئەویان هەیە چاواشی خەڵک دەکەن. ئیشی ئێمەشە لەو مینبەرە بچووکانەی خۆمانەوە درۆکانیان فێڵەکانیان ئاشکرا بکەین. بەخێر بێ ناڕێن بەس یەک دەقا ئێستا بە پەلا هەندێک قسە و باز دەکەین لەسەر چاواشەکاریەکانی میدیاکەیان لەسەر ئەو سەفەرەی مەسرور بارزانی. هاوڕێیان ڕووداوەکی گەورەیە لای ئێمە، ڕووداوەکی گەورەیە، ئەرچی هەمومانە ڕاستیەکان بگەینە ڕوو. هاوڕێیان با بەدەست پێ بکەین. بەرحاڵە من لە زیاتی ڤیدیۆیەکدا بنێم ئەگەر سەیر بکەی ئێستا میدیای مەسرور بارزانی زیاتر ڕووداویشان تەختی ناکە و میدیاکانی تریشان تەختی ناکەن. وا پیشان دەدرێت کە مەسرور بارزانی حکوومەتی ئەمریکا لە دوی نادیەوە زۆر گرنگی پێدەن. لە کاتێکدا دۆسیەکە وان نییە، یعنی بڕوا بکەن 5 ساڵە مەسرور بارزانی هەموو خەون و خەیاڵی ئەوە بوو بەس استقبال بکرێ نەکرا. بۆ خۆتان دەزانن بەشەشی هەرە گرنگیشی. هاوڕێیان دەنگم چۆنە ببورن دام نابوو سەما عەلەج ئەوە کەم وعدم بە زۆر کەسدا بوو کە دەنگم خراپە چاک بکەم. بەرحاڵ با بە پلێ ئەندێش سەریعتان پێ بڵێم بە هیوام دەنگم باش بی. هاوڕێیان ئەوە پیشان دەدەن کە وەزیری خارجیە بە فەرمی یان بەیش کۆشی سپی مەسرور بارزانی ناردیە و دۆسی زۆر گرنگی بی. لە کاتێکدا جەوهەری ئەو داوەتەی کە داوەت کرایە بڕوا بکەن لە کۆنگرەی داڤوس، مەسرور بارزانی داوای لە سکرتێری وەزیری خارجیی ئەمریکی کردیە بلینکن کە هەوڵ بدە مۆعیدەشیان لۆدا بنێتن بیبینیتن. ئیترا قبوڵیان کردیە لە کۆنگرەی داڤوس، قبوڵ کرایە کە چەند دەقەیەک دەیبینێ بۆ زانیاریتان ئێمە و ئێوە. ئەو زانیاریانە و سەرچاوانەی دایکی ئێمە خەڵکانێکی باڵای ئەمریکین چەند دەقەیەکە دەدەقە چارێکە کە 20 دەقەیەکە دەیبینێتن. ئەو دیدیتنەش بێ کۆنگرەی ڕۆژنامەگەری، ینی دێنە دەرەوە نییە کۆنگرە ڕۆژنامەگەری بکەن دەشبینن. بێ کۆنگرەی ڕۆژنامەگەری هیچ میدیایەکی شتە بۆ نییە بەشداری بکاتن. شتە چی؟ ئەوەیە لە کۆنگرەی داڤوس داوایانە سکرتێرەکەی بلینکن کردیاویش قبوڵێکی بۆش کردیتی لەبەر ئەو سکاڵایی لەسەریتی بۆ ئەوی وا پیشان بدا ئەوان نەک باچیان پێنیە بە پێچەوانەوە ئەو لە ئاستی باڵاوە پێشوازی دەکرێت. سەرچاوی ئێمە دوو دانیشتنەکی هەیە، مێزەکی دەوری هەیە سبەینێ. ئەو مێزە هیچ فەرمینە نا ئەوان لۆیان ڕێگە خستیە بە خۆی ڕێکی خستێت چەند کەسەکی نزیکی خۆی دەبا لەوێ قسە دەکات. سبەینە سێشە مێزی دەوری ئەو زانیارە لای ئێمە هیچ ئەندام و کەنگ ئەوەیەکی باڵای ئەمریکی ناچیتن زۆرەت هەندە کەسی خزم و کەس برم هەوادار و ئەندام و کەسی نزیکی خۆی دەباتن کراوە نییە هەموو میدیایەک ناچیتن. ئەم ئەوانەی بە خۆیان ئۆکەی دەکەن ئەوانە لێرە فێر بن هەر ئەو شتانە دەکەن بەو خەڵکانی لە خۆیان نزیکە. سبەی ئەو دیدارەی هەیە بیدارەکە هیچ ڕسمی نییە تەحەداش دەکەین. مێزی دەوریە کۆ دەبتەوە چەند کەسەکی خۆی وەکو کرێگرتیە لەگەر هەندێک لە کەوادیری پارتیەکانن دەستە ژۆری و دادەنیشن، یعنی ڕەنگی سبەی وا پیشان بدەن بڵێن بەیتی ئەبیاسیان کۆشی سپیان وەزارەی دەرەوە ئەوەی کردیا. بەڵام ئەو دیدارەی ئەوڕۆ لە پەیامی لە ئەوەی لاپەڕەی وەزیری خارجی ئەمریکی نووسرایە بەس داخراو دەبێت کراوە نییە و کۆنگرەی ڕۆژنامەگەری بێکەوە ناکات گۆشتانی فەرمی بێت. لە هەمووی ئەوەی گرنگتر هاوڕێیان ئەگەر ئەو فەرمیە گرنگە بیتن
بۆ لە مەتار یەک کەس نەسوە پێشوازی بەس بەم بڵێن چێت چتە پێشوازی مەسرور بارزانی خواهمومان دیتمان چێت چۆدا پێشوازی مەسرور بارزانی کەس حتا حکوومەتی عێراقیش سەفیرەکەی نەنا چێت چۆ تریفە عەزیز و حکمت بامەڕنی چووکە هەردووچە ناویان مەطلوب هەم نوێنەری حکوومەتی هەرێم هەم نوێنەری پارتی لە ئەمریکان ئەو دووە چوونە لەگە چەند کەسەشکە ئەوانە لە پێشوازی ئەگەر دیدارێک فەرمی بیتن بۆ زانین فەرمێکی گەورە بیتن یعنی ئەمریکا لە دوینارد بیتن پێگومان مۆزەف هەر بەلای کەم کارمەندەکی باڵا کورە بەربرسێک لە وەزارەتی دەرەوە دەچی لەگەری دادەنیش پێشوازی لێ دەکاتن لەبەرەوەی میێوانی وانە بەڵام کەسی تێدانی ئەوجە بە ئەو خاڵش باس بکەین هاوڕێیان بڕوا بکەن قیادەی باشوور ئەوانەی سەرپەرشتی باشوور دەکەن زۆر کۆڵەوارن یعنی ئەگەر ئەمە سەرۆک وەزیران بم بسمە ئەو شوێنە بمە وێنەیەکی فەرمی پێ بدەم قات و ڕیباتێکی جوان لەبەر دەکەم قەمیسێک نابی ئەوەش لەبەر بکەیان ڕاستە سیاسپیە بۆین باغەک لەبەر دەبیتن دوو کەس لە پشتەوە دەڕواتن حتا چاکەت دەبی ئەوەکەت قەپات کرابی ئەوانە هەموو ئەتەکێتی پرۆفشنال بوونی دیداری فەرمیە کە دادەنیشی ئەوجە قەمسەڵت دەکەی من بخۆم بەو نەخ ئەوەتی 10 ساڵ لەمەوبەر لە چاک سەعاتێک لە سکرتێری لاشۆ لێ سەرۆکی پارتی سەب دەرسی پێگوتیمە یعنی کو دەچەکن ئەوروپێکی وەکو شتێکی پرۆفشنالە و قسە دەکەی و ئەوە دەکەی کاچ خۆم ئەوانە هەرڕاست بە فەلاحی من لێ دەنێن هاتە خوارێ وەڵا چێ پێشوازی لێ دەکە حکمت بامەڕنی و ئەوە تریفە عەزیز کە هەردوو چەند تاوانبارن هاوڕێیان بەدەر لەوەش دەڵێ کۆنگرسمان دەبینی باشە کۆنگرسمان چی یعنی پەرلەمانتار یعنی یاسین خدر یعنی مناقەهوەتی یعنی چیە خۆ من لە سوکاتی منە دەسا ئەو دێبز یعنی ئەوانن کورە باچ خۆم ئەگەر بە هەندێبی ئەمن نەکرد ئەمن ڕەنگی دەیانتان لە ئێوەش لەگە سەدان دەیان کەس لە پەرلەمانتاری ئەوروپی دیدارمان کردی کۆنگرسمان ئێکسانە بە پەرلەمانتار ئەو بێنەوە دەژوی یاسین خدر بەجددی ینی هەندە شتێکی گەورە نییە لە وا گەورە دەکرێتن کە کۆنگرسمان دەبینی و ئەوە دەبینی بڕوا بکەن لە سەرۆی 80 دیدارم لەگە پەرلەمانتار لەگە سەرۆکی پەرلەمانیشم کردیە نەک پەرلەمانتار جێگیری سەرۆک پەرلەمانیشمان کردیە لە چاک لە گروپی لەگە وەزارەی خارجی لەگە وەزیری خارجی ئەمە نەچون بەس برادرانی کەمان چنەوە کەی مەوزوعەکی هەندە گەورەیە بڵێ وەڵایی ئەوەیە باشە وەڵاوی بێتە سویت مەسرور بارزانی ئەمە دیدارەشی وەزارەی خارجی لە وەردەگرم باشە لەگە وەزیری خارجی کەی مشکلێ یعنی شتێکی وا گەورە دێدانێوە پیشان بدەن کە زۆر ئەوەیە بەو میدیا زەبەلا عەیەنەی هەیەە داواکاری ڕئیسی هاوڕێیان لە ئەمریکا لە ئەوەیە ئەمریکا زەخت بکە ئەو سکاڵەیە ڕابگری ئەو زانیارە لای ئێمە هەیە ئەمریکا بەخۆی تەدەخل ناکە یعنی ئەو زانیاران لای ئێمە هەیە بە پێچەوانەوە کۆشتی سپینە فەرش تایبەتی دانایە دراسەی ئەو وەزع دەکاتن ئەو شکایەتە دەکە شکایەتەشی بچووک نییە دوو سەفیری عێراقش چاودێری دەکات لە سەفیری عێراقی ئەمریکا سەفیری ئەمریکا لە عێراق چاودێری دەکات بەڵام لەگەڵ هەموو ئەوش کاچ من لە ئەمریکا و بەریتانیایی لە ئەمریکا و بەریتانی ئەوروپای وەکی کوردستان و شەقل ئەوسەد نییە سەرۆکەک بێتە دەخۆڵ بکە چما چاوی دەرناین میدیای ئەمریشی ئەوروپی بێتە دەخۆڵ لە ئیشی مەحکەمە بکە هەندێک فشاریان ڕەنگی دەولا لە ئەولا پێ بکرێ بەس لە حدودێکی سەتادەیە مستحیلە هیچ حکوومەتێکی ئەمریکی و ئەوروپی بتوانین وەچی مەسرور بارزانی بڕیا لەسەر زیندانیانی بعدی نامدام بڵێ ئەو کەسەی دادەخن نییە شتی وارە ئەو دوو هەندێک هاتیە زائیدان ڕاوێژ لەگەر پارێزەرەکانی خۆیان بکەن چکە دوو هەفتەیان کەمتر مایە یعنی 21 ڕۆژ مۆڵەتیان هەبوو 8 ڕۆژیان مایە دەبی بچنە دادگا ئەگەر مەسرور بارزانی هەموو بنە ماڵی ئەو 52 کەسی ناویان تێدا ئەگە فشیان بەو دادگایە دێ با بوێر بن نەستنە دادگا باشە تحەدایان دەکەی دەبا نەستنە دادگا چ بە خۆیان چ بە پارێزەرەکانیان چکو دەکرێت جەرسە یەکەم پارێزەرەکانیشان بچی ئەوان بەژەن بەس ناڵێن ئەگە فشیان پێدێ دەبا نەستنە دادگا دەبا نەستنە ناو دادگا بۆیە هۆکاری سەرکی هاتنی مەسرور بارزانی لەو تۆقیتەی دەک ئەو شتە بووە کە دەمێک ئەو عقدەی هەبووە مەسرور بارزانی بێ لە ئەمریکا بیبیندرێ
دووەم خاڵی سەرەکیش لە ئەو کەیسەی هاتیە لەگەڵ پارێزەرەکانی خۆی گفتوگۆ دەکاتن بەڵام لە تەکەوەکو وتمان ئەو دیدارایشی هەیە کۆنگرسمان دەبینی کۆنگرسمانی شوعی زۆر احتیاجی هەمومان لە ئەوروپایی دەتوانین پەرلەمانتار ببینین وەزیری دەرەوە هەندێکمان دەتوانین نەکەم و ئەم بۆ خۆم لێرە بە حکمی ڕێکخراوی نافەرمی حکوم ئەوە NGO وەکو گروپی ئەودەی شوبات لە 2011 ساڵانە 2,000 وەزارەتی دەرەوە دەبینین وەزیری دەرەوەمان دیتیانی کە شتێکی گەورە نییە هەندەوە پیشان بداتن کە ئەنەما شتێکی مستەحیلی کردیە بەڵام گرنگ هۆکاری سەرکی مەسرور لە ئەو داوای سکاڵایە لە سەریانە ئیتر ئەوانش ئەوە شەڕێکی یاساییە کە ئەوان زۆر شکایەتیان لە خەڵک کرد زۆر خەڵکیان بەگرتندا زۆر تۆمەتی ئەگەر سقیان بەخۆیە کە بەریئن ئەوە دادگایەکی تا ڕادەیەک لە چاو شەرق دادگایەکی دادپەروەرانەیە ئیمکاناتی شائیلیشان هەیە ڕاقی ترن و بەهێزترین پارێزەر بگرن با لە دەدگا ئیسپاتی بەراعەتبوونی خۆیان کرد شێوەیەکە لە ململانەیە کە ئێمە بەگە کەدانی بە قتارەکە کەتینا ئێمە بەڕاستی ئەم بۆ خۆم لە تەنکایم هەیە لە قوڵاییە بەس بەر لە هیچ کوردەك کۆمەڵێک ئەمریکی گەورەی دیار ئەوان ئەو کەیسەیان جوڵایە ئەوان خاوەنی ڕقەمیە کرد لەو کەیسەی بە ئەوەیەک با بێن پرۆسەیەکە ماڵی بارزانی با ببینین دادگا چۆنە وەچی خەڵک لە چلەکانەوە خەڵک دەدەنە دادگای با خەڵک کاکە بیان دادگا بە هەر حاڵ هاوڕێن ئەو دیدارە فەرمیبوونەی بەو شێوەنیە کۆوە بازەکەم بری ئەمریکا داوەتی کردینەوە بە فەرمی بێن ئەوەی ئەمەش زانیتمان بەس سەروە پێداوی لەگەڵدایە هیچ نوێنەرێکی حکوومەتی هەرێم و ئەوانەی لەگەڵدانیانی وەزیر و ئەوانە سەروە پێداویش هیچ پلەیەکی حکومی نییە ئەوەی ئەمە زانیتمان بەڕاستی هاوڕێن هەرویستم ئەو سەرنجانەتان پێ برم چکو میدیای مەسرور بارزانی ئەوان ڕێیان وایە دەرن مشکلێنە بابنمە 100,000 200,000 خەڵک بڕوانەکە بەڵام 2 ملیۆن کەسی نەخوێندەوار بڕوادەکە ئەو لە کۆش سپی استقبالی مەسرور کرا کۆنگرەیەک دەکاتن مێزی سبینێ مێزی دەوری ئەوە دەوێن داوەتیان کردی ئەو بە فەرمیانی ئەوان ئەو شتە شکلیانەیان لا گرنگترە لە جەوهەری مەسەلەکەی کە حەقیقەتەکە چۆنە حتا لەوەی داڤوسیش بۆ زانیاریتان نێچیروان ببورە میۆنخ یان میشن ڕوودا و هەموو هەڵای کرد بڕۆن سەیری راپۆرتی کۆنگرەی میشن بکەن ئەگەر وتاری نێچیری ئەگەر وتاری پاڤل تاڵەبانی ئەگەر یەک دیداری تێدا بوو تحدای ئەو دۆشتەکە باشە من بۆیان نردیمە بەلاغی ختامی کۆنگرەی میشن کە وتاری نێچیر و قسە هیچ شتێکی پاڤل تاڵەبانی تێدا نیە هەموو چاواشە ئەو میلەتە دەکەن بە پارەی خەیاڵی دەچن بەشداری دەکەن یعنی تەسەوەر کە ئێستا بەس ئەو تیارانەی نێچیر و ئەوانە کە بە وی چوونە بە تیاری خۆی تایبەت 70-80 ملیۆنیان هەیە کە نازانم لە شێیان ئەو ئەولادانەی ماڵی بارزانی و تاڵەبانی چ خەرجێکی دەوێ هەرە شوێنی ڕاقی وتێت ئیساوی قوتی ئەو خەڵکی کە ئەو میلەتە 4-5 مانگە بەس مەعاشی وەرنەگرتە هاوڕێیانە ویستمەوە بڵێن ئەوەی میدیای مەسرور بارزانی باسەکە ئەوە بەشێکی زۆری چاواشەی ئەو میلەتەیە دانەوە پیشاندنەوە کۆنگ ئەو شکاتی لیان کرد هیچ نییە ئەوە دەبینی مستقل لە کاتێکدا من هەر ئەوەندە دەڵێم با بفەرمون ماڵی بارزانی کە بە ملیارەها دۆلاریان بەو هەموو ئیمکانیەتی هەیەێ بەو هەموو پلە و بەو هەموو عیلاقاتیان نەسن بەردەم دادگای ئەمریکیان پارێزەرەکانیان نەنێرن لە چەند ڕۆژی داهاتیدا کاتێک خۆش